ئەمە دیمەنی ناو شاری سلێمانیە. تەنها ڕێگە بە هاتوچۆکردنی ئەو ئۆتۆمبیلانە دەدرێت کە مۆڵەتی ڕسمیان هەیە و ئەو هاوڵاتیانەیشی کە بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانە لە ماڵەکانیاندا دێنە دەرەوە. تەواوی هێزە ئەمنیەکان لە ئەرکدان لە پێناو پاراستنی سەلامەتی تەندروستی هاوڵاتیاندا. تیم و بازگەی کاتی لە کوچە و شەقامەکانی شاردا دانراون و داوا دەکرێت شۆفێران و هاوڵاتیان زیاتر پابەندی ڕێنمایەکان بن و لە ماڵەکانی خۆیاندا بمێننەوە. کێمەوەکو هێزە ئەمنیەکانی شاری سلێمانی لە ژێر ڕێنمایی کلیژنە ئەمنی ئۆپراسیۆنی سلێمانی کە لە ژێر ڕێنمایی بەڕێز پارێزگار، بەڕێز بەڕێوەری ئاسایش، بەڕێز قایمقامێت کە ئێمە داواکەین لە هاوڵاتیان نێن دەرەوانێ ئەگەر بۆ زۆر شتێکی زۆر زیین کە نەبوو زەرور مێ دەرەوانێ کە لە بەرەوەی کێمەوە کوێزە ئەمنیەکانی سلێمانی ژیانی خۆمەقسۆتە خەتەرەوانێ کە لە پێناو سلامەتی هاوڵاتیانە. بۆیە ئێمە لێرەوە داوان لێەکەین، سپاسیان ئەکەین، مەمنونیانە بین نێنە سەرجادا تا ئەم ماوەی شەڵا بەڕێکرێت و کە ئەم ڤایرۆسە کە لە کوردستان نامێنێ. ڕێکارە ئەمنی و تەندروستیەکان لە پێناو پاراستنی سەلامەتی تەندروستی هاوڵاتیاندا لە شاری سلێمانی زۆر بەباشی بەڕێوە دەچێت. هەموو لایەک پێکەوە لە پێناو دووبارە گێڕانەوە ژیانکردن بۆ دۆخی پێش سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەرکدان. ئێستا بەجێهێنانی ئەو ئەرکە تەنها لای هاوڵاتیان خودی خۆیانە و دەکرێت هەر هاوڵاتیانیش خۆیان بە پابەندبوونیان با ڕێنمایە تەندروستیەکانەوە بەجێ بهێنن. لەسەر شەقامەکانی بۆ ئەو هاوڵاتیانی کە پێشێلی یاسا ئەکەن بەڕاستیەوانی کە هێنە دەرەوە بەبێ هیچ هۆیەک، بەزەوانی کە سەبەبێکیان هەیە بەرەو خەستەخانە ئەڕۆن، حاڵی تەواریە بە خوشکبرانی کاچن موچە وەرەگرن، ئەوانە کاسانیان بۆ ئەەکەین. بەزەوانی کە بەبێ هیچ هۆیەک هێنە دەرەوە ئەوانی جاتی یاساییان بەرامبەرەکەین و پسولیان بۆکەین و بەڕووی دایریانەکەینەوە. جا داواکانی لە خوشکبرایان ئێمە لەبەر خاتی ئەوان لەبەر سەلامەتی ئەوان کە تووشی کارەساتی دڵ تەزیێن نەبن و ناخۆش نەبن نێنە دەرەوە هەتا ئەم چەند ڕۆژەی شەڵا کۆتایی بەم کێشەیەش بێت. لە پێناو پاراستنی ئاسایشی تەندروستی خەڵکی هەرێمی کوردستاندا ماوەی قەدەغەکردنی هاتوچۆ لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا بۆ 16 ئەم مانگا درێژکراوەتەوە گەرتا ئەو وادەیە ڕێژەی توشبوانی هاوڵاتیان بە ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 کەمتر ببێتەوە و ڕێژەی توشبوانی زیاتر نەبێت و هەواڵی دڵخۆشکەر ببیسترێت. ڕەنگە 16 ئەم مانگا دواوادەی قەدەغەکردنی هاتوچووە بێت. بۆیە دەکرێت هەمووان لای خۆیانەوە بەشدار بن لە سەرخستنی ئەم پرۆسە چارە نووسازە کە ئایندەی ژیانکردنی مرۆڤایەتی لەسەر بەندە. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.